Jerusalem as the capital of Israel. وتارەکەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبارەی ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل و گواستنەوەی باڵۆزخانەی وڵاتەکەی لە تەل ئەبیبەوە بۆ ئەو شارە شەپۆلێک کاردانەوەی جیهانی بەدوای خۆی داهێنا. بعد الإجراءات التي أعلنت الإدارة الأمريكية لای خۆیەوە محمود عباس سەرۆکی دەسەڵاتدارێتی فەڵەستین بڕیارەکەی ترەمپی ڕەت کردەوە و ڕایگەیاند ئەو بڕیارە هیچ نرخێکی نییە و هیچ شتێک لە ناسنامەی مێژووی قودس ناگۆڕێ. وتیشی قودس بە شارێکی مەسیحی ئیسلامی دەمێنێتەوە. هاوکات هەردوو بزوتنەوەی فەتح و حەماسی فەڵەستینی بە توندی ڕوبەڕووی هەنگاوەکەی سەرۆکی ئەمریکا بوونەوە. إننا نطالب وندعو بل ونعمل وسنعمل على إطلاق انتفاضة في وجه الاحتلال الصهيوني. ئیسماعیل هەنیە بەرپرسی مەکتەبی سیاسی حەماس ڕایگەیاند قودس وەک شارێکی ئیسلامی و بە پایتەختی فەڵەستین دەمێنێتەوە. لەسەراستی وڵاتانی عەرەبی هەریەکە لە سەعودیا، قەتەر، ئەردەن، لوبنان و تونس و یەکێتی جیهانی زانایانی موسڵمان بڕیارەکەیان ڕەت کردەوە و بە لەناوبردنی هەوڵەکانی ئاشتی ناویان برد. هاوکات هەریەکە لە مالیزیا، ئەندەنوسیا، تورکیا و پاکستان نیگەرانی خۆیان لەو بارەوە دەربڕی. لەسەر ئاستی جیهانیش هەریەکە لە بەریتانیا، ئەڵمانیا، رووسیا، نەرویج و یەکێتی ئەوروپا بڕیارەکەی ترەمپیان بە پێشهاتێکی خراپ وەسف کرد و ڕایەنگەیاند پشتیوانی لەو بڕیارە ناکەن. لای خۆشیەوە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند قودس پەیوەستە بە چارەسەری کۆتایی کێشەی ئیسرائیل فەڵەستین و ئەو شارە وەک پایتەختی هەردوو وڵات مامەڵەی لەگەڵدا دەکرێت. هاوکات هەشت ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایش داوای کۆبوونەوەی بە پەلەی ئەنجومەنەکەیان کرد بۆ تاوتوێکردنی بڕیارەکەی سەرۆکی ئەمریکا سەبارەت بە قودس. لە بەرامبەردا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل سوپاسی گەل و حکوومەتی ئیسرائیلی گەیاندە ترەمپ و بڕیارەکەی بە ئەنگاوێکی بوێرانە و مێژووی ناوبرد. هاوکات ڕۆژنامەنووسێکی ئیسرائیلی ڕایگەیاند ترەمپ دوای ڕاوێژ بە سعودیا و میسر بڕیارەکەی داوە. لەلایەکی دیکەوە خۆپیشاندانی ناڕزایی لە تورکیا، ئەردەن، لوبنان و نیویۆرک بەڕێوەچوو بۆ ئیدانەکردنی بڕیارەکەی ترەمپ. بڕیاریشە خۆپیشاندانی هاوشێوە لە چەند شارێکی دیکەی جیهان بەڕێوە بچێ، ئەمە جگە لە ڕاگەیاندنی مانگرتنی سەرتاسەری لە تەواوی کەناری خۆرئاوایی فەڵەستین.